پڕکردنەوەی بۆشایی ڕووسی بە چەکداری ئاسووری. شۆڕشی شوباتی 1970 رووسیا ریزەکانی سوپای ڕووسی شڵەژاند، هەرچەندە هێزەکانی ئینگلیز لە عێراق شکستی سەختیان بە ئۆردوی تورکدا و بەغدادیان داگیر کرد، بەڵام هاوبەشی ڕووسی لە پلانی پەلاماردانی مووسڵدا پەچی کەوت، چونکە تا ئەهات پەشێوانی ناو سوپا زیادیە کرد. سەربازەکان لە ناو کەرتەکانی سوپادا کۆمیتەیان بۆ چاودێری فەرماندەکان و جوڵانە جەنگیەکان پێگەنا بوو. سەربازەکان پاش چەند ساڵ جەنگی خوێناوی و دووروڵاتی ئەیانویست بگەڕێنەوە ناو کەسوکاری خۆیان، بە کۆمەڵ ریزەکانی سوپایان بەجێ ئەهێشت و گویان نەئەدای قسەی فەرماندە و دیسپلینی سوپایی. پەشێوانی ریزەکانی سوپای ڕووسی لە جەبەی قافقاز و کوردستان فەرماندەی ئینگلیزی و فەڕەنسی خست بۆ پەژارەوە. ئەم دوورنمایە لە گفتوگۆ ستراتیژیەکانی هاوپەیمانەکاندا سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەنگیدا بووە. سەرکردایەتی هاوپەیمانەکان بۆ پڕکردنەوەی دروستبوونی بۆشایی ڕووسی بەرنامەی جۆراوجۆریان ئامادە کرد. یەکێ لە گرنگترین ئەم بەرنامانە بەرنمەیەک بوو لە مانگی ئۆکتۆبەردا، چەند ڕۆژێ بەر لە سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبەری ڕووسی، جەنەڕاڵ نیسڵ فەرماندەی میسیۆنی سوپایی فەڕەنسا لە رووسیا ئامادەی کردبوو. نیسڵ لەم بەرنمەیەدا چەند ڕێگەکاری پێشنیار کردبوو، لەناو ئەوانەدا ئەڵێ هەر کارێکی جەنگی دژی تورکیا ئەتوانێ و ئەبێ پشت ئەستور بێ بەکاری ئاژاوەنانەوەی سیاسی دژی ئەم ئیمبراتۆریە چەند نەتەوەییە. هاوپەیمانەکان بەر لە ئێستا ڕایانگەیان عەرەبستان هی عەرەبە، ئەبێ بە ڕاگەیاندنی کوردستان هی کووردە درێژە بەم سیاسەتە بدەن. ئەمە کاریشی کاریگەرە ئەتوانێت لە جەبەی قافقاز و لە زەمانێکا کە پێ ئەچێکاری جەنگی ڕووس نرخی پێشووی خۆی لەدەست بدا بەکاربێنرێ. هەموو تەقەلاکانی ڕووس بۆ بەدەستهێنانی پشتگیری کورد سەرکەوتوو نەبوو. ئەو تاڵان و کوشتارەی قازاقەکان کردویانە یارمەتی زۆری ئەمەی داوە. جەنەڕاڵ نیسڵ بۆ جێبەجێکردنی ئەم سیاسەتە کوردیە نوێیە پێشنیاری کردبوو نوێنەرانی هاوپەیمانەکان لەوان کۆببنەوە و ئەیوت کە ئەرمەنیەکان لەم کارەدا یارمەتیمانەدەن، هەرچەندە دوژمنایەتی دیێرینەی نێوان ئەم دوو گەلەشتێکی مێژوویش بێ، بەڵام ئەرمەنپیان بەوە بردووە کە دامەزرانی کوردستانێکی ئۆتۆنۆم دەسەبەرێکی نوێ ئەبێ بۆ جێبەجێکردنی ڕاستەقینەی سەرەتای نەتەوەکان و دامەزرانی ئەرمەنستانی ئۆتۆنۆم لە پاشە ڕۆژێکی نزیکدا. ئەم بەرنامەیە لە ئاسێکی بەرزی کاربەدەستانی هاوپەیمانەکان داخرایە بەر لێدوان و گفتوگۆ. سەرۆکی ئەنجومەنی فەڕەنسی لە ڕێگەی مارشال فوشەوە هەموو ناوەندە سیاسیەکانی فەڕەنسای لە وەڵامی پێشنیارەکانی نیسڵ بە تەلەگرامێ لە سیانزەی کانونی 1970دا بەم جۆرە ئاگادار کرد. حکوومەت وهای لێک ئەداتەوە کە بەدەستهێنانی هاوکاری بەردەوامی ئەرمەن و هەموو مەسیحەکانی قافقاز بە خەرجێکی کەمەکرێت. لە بەرامبەر ئەوەدا دەربڕینی دۆستایەتی لەگەڵ ئێلاتی کورد هەستی دوژمنانەی مەسیحەکان بەرامبەر بە ئێمە ئەوروژێنێ. لە ئەنجامی ئەوەدا حکومەت پێی وانییە کە ئەگەر بە جۆری ئەو بەرنامەی لە راپۆرتەکەی جەنەڕاڵ نیسڵدا ڕوون کراوەتەوە بە ئاشکرا موافقەت لەسەر دامەزرانی کوردستانی ئۆتۆنۆم بکرێ شتێکی گونجاو بێ. لەگەڵ هەموو ئەوانەشدا حکومەت لە بەرچاوێتی بە قەڵک وەرگرتن لەو توانایی لە بەردەستدایە یارمەتی جەنگی هۆزەکانی کورد بەدەستبێنێ. ئەتوانرێت کۆڵۆنێل شاردینی ڕابسپێردێ بۆ دۆزینەوەی ڕێگەی گفتوگۆ لەگەڵ سەرانی باس کراو. ڕێنوێنیەکانی مارشال فوش بۆ جەنەڕاڵ نیسڵ بەرامبەر کورد و جۆری پڕکردنەوەی بۆشایی ڕووسی هیچ دێڵی و نادیاریەک لە سیاسەتی کوردی هاوپەیمانەکاندا ناهێڵێتەوە. شۆڕشی شوبات دیسپلینی جەنگی لە ریزەکانی سوپای ڕووسیدا نەهێشت بوو. ئەمەشکاری ئەکردا سەرڕەوتی گشتی جەنگ و کەمکردنەوەی گوشاری جەنگی دەوڵەتانی پێگاتوو لە مەیدانێکی گرنگی ململانەی هەردوو لای شەڕەکەدا تا ئەهات هێزەکانی سوپای ڕووسی زیاتر لە بەریەک هەڵەوەشان. نوێنەرانی سوپایی ئینگلیز و فەڕەنسا لە تەفریز بارگای سەرکردایەتی جەبەی قافقاز زیاتر هەستیان بە پێویستی پڕکردنەوەی ئەو بۆشایی ئەکرد کە لاوازبوونی سوپای ڕووسی دروستی ئەکرد و سەرنجام گەیشتنە ئەوەی هەوڵی پڕکردنەوەی ئەو بۆشاییە بە سازدان و ڕێخستن و چەکدارکردنی مەسیحەکان بە تایبەتی بە ئاسووریەکان بدەن. پێگەێنانی تیپە ئاسووریەکان. شۆڕشی ئۆکتۆبەر ترسی خستە ناو ئاسووریەکانەوە. نیچیتین لەو بارەیەوە نووسیوێتی پشێوی و یاخیبوونی ناو سوپای ڕووسی و ڕاگررتنی جەنگ مەسیحەکانی خستە ترسەوە. ناچار دەستەیەکی نوێنەرایەتی لە ئۆکتۆبەری 1970دا چوو بۆ تەفلیز. داوای پشتیوانیان لە کاربەدەستانی دەوڵەت کرد. دوای گەیشتنی ئەم نوێنەرایەتیە یەکسەر جەنەڕاڵی بیدینیسکی فەرماندەی هێزەکانی قافقاز بە تەلەگراف ئاگاداری کردم کە بڕیار دراوە لە ورمێ هێزێ لە مەسیحەکان دروست بکرێ. هەڵبەت ئاتاشیە جەنجەکانی هاوپەیمانەکانیش وەکو کۆڵۆنێل شاردینی، کاپیتان مارچ، میجەر ئێستێکس، کۆڵۆنێل پایک ئەم بڕیاریان بەلاوە پەسەندە. ئەم ڕێکخراوە نوێیە سەرەڕای پاراستنی مەسیحەکان ئەبێ درێژە بە کارە جەنجەکانی جەبەی تورک بدا. هاوپەیمانەکان گفتی یارمەتی فەنی و ماڵیان پێداوین. ڕاستەوخۆ سێ ئەفسەری فەڕەنسی دەستیان کرد بە ڕێخستن، بەڵام کۆڵۆنێل شاردینی لە کاتی دیتنەکەیدا لە ورمێ پێیوتم کە بەشداری حکوومەتی فەڕەنسی لەم ڕێکخراوە تازێدا شتێکی کاتیە،
چونکە ئێران و قافقاز بوونەتە ناوچەی کاری ئینگلیز. جەنەرال دینیس ڕۆفیل ئەبێ خەریکی کاری ئەم دوو وڵاتە بێ. هاوپەیمانەکان لە هەموو کاتێکی کە زیاتر پێویستیان بە هاوکاری مەسیحەکان بوو، بە هەر نرخێبووە ئەبوو هەوڵی بەدەزیێنانی هاوکاری ئەوان بدەن. کاپیتان گرەیسی کە ئەفسەری پەیوەندی بوو لەگەڵ ئەرمەنیەکان لەوان لە کۆتایی 1970 و سەرەتای 1970دا بە نوێنەرایەتی ئینگلیز چوو بۆ سەردانی مەسیحەکان لە ورمێ لە کۆبوونەوەیەکدا کە بە سەرانی ئاسووریەکانی کردو. نیچیتین، سونتاگ نوێنەری پاپا، دکتۆر شید کۆنسوڵی فەقری ئەمریکا و دکتۆر کوژڵ بەرپرسی نەخۆشخانەی فەڕەنسی تیا بەشدار بوون. گرێسی بەڵێنی بە ئاسووریەکاندا لە کۆنفرەنسی داهاتووی ئاشتیدا لە پاریس چارەنووسی گەلەکەیان بە باشترین شێوە باس بکرێ. لە بەرامبەر ئەوەدا داوای لێکردن تیپی چەکدارپێک بهێن و ئەرکی پاراستنی ئەو مەڵبەندە بگرنە ئەستۆ کە لە دەریای ڕەشەوە تا بەغدا درێژە بێتەوە. گفتی پێدان پێویستیەکانیان لە چەک و پارە و کادر و پشتیوانی بۆ دابین بکە. قەول بوو 250 ئەفسەری ڕووسی بێنە ورمێ بۆ ڕێخستنی ئەم هێزە نوێیە. سەرکردایەتی ئاسووری ئەبێ پێی بۆ گۆڕانە قوڵە نەبردبێ کە لە رووسیا و سیاسەتی سۆڤێتیدا بەرامبەر جەنگ و دەوڵەتانی ئێرانی و عوسمانی ڕوویدا بوو، چونکە هەر لەو ماوەیەدا کە خەریکی کۆبوونەوە بوون بۆ پێگەێنانی هێزی چەکداری مەسیحی و ئەرمەنی بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی کشانەوەی سوپای ڕووسی لە جەبەکانی جەنگدا دروستی ئەکرد. ئاغا پەترۆس کە دوای مارشیمۆن دووەمین کەسایەتی گرنگی ئاسووری بوو، بە بۆنەی پێگەێنانی تیپە چەکدارەکانی ئاسووریەوە لە وتارێکی درێژدا کە وەکو بەرنامەی کارەکەیان وای دەرەخا هێشتا پشت ئەستورە بە رووسیا، لێرەدا وەکو بەڵگەیەکی مێژووی تێکڕای وتارەکەی ئەنووسینەوە. برا ئاسووریەکانم، نیشتیمانەکەمان بە خوێنی براکانی ئێمە ڕەنگاوە. ئاوایەکانمان کاول بوون، زۆریان سوتاون و لە ناوچوون. ئاژەڵ و داراییمان بەجارێ پەڕاگەندە و کڵێسەکانمان بەدەستی کورد و تورک بوونەتە کەلاوە. زۆرایەتی ئێمە بەو دڕەندایەتی دڵسووتێنەی کە ناتوانرێ بێنرێتە بەرچاو ئەبینین کە هەزاران هەزار تاقم و بنەماڵی بێگوناهی مەسیحی لەلایەن کورد و تورکەوە لە پێناوی پاراستنی دین و نەتەوە و نیشتیمانی خۆیاندا کوژران. هەزاران هەزار ئاسووری لەوانەی لە خەنجەری تورک و کورد ڕزگار بوون. رووسیای دایکی ئێمە ئەوانەی تا ئەمڕۆ وەکو کوڕی خۆی ژیاندووە و داڵدەی داون. ئایا ئەزانن رووسیا وەکو دایکێکی دڵسۆز بە تەنگتانەوە دێ؟ کەواتە لەسەر ئێوەش پێویستە بەرامبەر بە رووسیا دڵسۆز و ڕازگۆ بن، هەموو ڕۆژێ دوعا بۆ میلەتی ڕووس بکەن. هەروەها نابێ ئەوەشمان لەبیر بچێتەوە میسیۆنی ئەمریکی لە ورمێ زیاتر لە 15,000 کەسی ئێمەی لە کورد و تورک ڕزگار کرد و نزیکەی 6 مانگ خۆراکی پێدان و بەخێوی کردن. لەخوا بخوازن کە رووسیای دایکمان توانای خۆی لەدەست نەدا، هەر بە گەورەی و مەزنی و شکۆداری تا هاتایە بمێنێ. برایان، ئاخۆ ئەزانن ئەگەر حکوومەتە ئیسلامیەکانی تورکیا و ئێران لە دەسەڵاتی رووسی نەترسانایە، نیان ئەهێژ مەسیحیەک لەم دوو وڵاتەدا بژین، بۆیە ئەبێ هەمیشە دوعا بۆ سوپایانی ڕووس بکەن، چونکە ئەوانە لەم سەردەمەدا لە ڕێگەی حەقدا دژی دەوڵەتانی حەقوژی ئەڵمان، نەمسا، مەجار، عوسمانی، بولگار ئەجەنگن. دەوڵەتانی مەزنی فەڕەنسا، ئینگلیز، ئیتالیا، ژاپۆن، ڕۆمانی و مشتی میلەتی ئازای سێر کە هاوپەیمانی رووسن ئەبێ یارمەتی سوپایانی ئەوانیش بدرێ. لە پاش سەرکەوتن بێگومان ئێمەش ئەگەڕێنەوە بۆ ناو وێرانەکانی خۆمان، ئەچینەوە بۆ سەر زەویە لە دەستدراوەکانمان و ژیانێکی نوێ دەست پێکەین و بە ئاسوودەیی ئەژین. دوعا بۆ سەرپەرشت و پێشەوای گەورەمان مارشیمۆن بکەن کە شەو ڕۆژ لە ڕێگەی بەختیاری ئێمەداتی ئەکۆشێ بۆ ئەوەی هۆکانی حەوانەوەی دواڕۆژی ئێمە دابینکە کە ڕزگارکەریە لە زوڵم و ستەمی موسڵمانان. برایان، ئەرشی ئێوەیە کە هاوشانی سەربازانی ڕووس بجەنگن، ئەبێ لە هەموو قۆناغەکانی جەنگدا پەیڕەوی ئەم بەندانەی ژێرەوە بکەن و بەجیان بهێنن. 1. خوا بناسە، هەموو کاتێ لە بیرت بێ و بزانە هەر ئەو ئەتوانێت دوژمن بشکێنێ. 2. هەموو سوپایەک ئەبێت تەندروست، ئازا، بەزاد، ڕازگۆ و خاوەن شەرەف بێ. 3. لە ڕێی پاراستنی نیشتیمان و رووسیای پیرۆزدا بمرە، ئەگەر مای خۆ ئەوە شەرەف و سەروەری ڕاستەقینەیە. ژیانی خۆت بۆ کاری چاک و پیرۆز تەرخان کردووە و شەرەفی یادگاری ناوی باش و شانازیت بەدەستهێناوە. 4. بۆ ڕزگارکردنی ژیانی هاوڕێکانت لە مردن خۆت بە کوژ بدە بۆ ئەوەی ئەوانیش لە ڕۆژانی تنگانەدا تۆ ڕزگار بکەن. 5. هەرگیز نەترسی، هەمیشە بترسێنە، بە ترسانێ ئەتوانی دوژمن ئازا بکەی، دوژمنایەتی کارێکی ئاسان نییە. 6. نابێت جەنگ بۆ پاداش بکرێ، بەڵکو ئەبێ لە پێناوی ئازایەتی و جوامێری و سەربەرزیدا بجەنگی، بەبێ ڕێگە پێدانی سەروی خۆت نابێ مەیدانی شەڕ بەجێبهێڵی. 7. ئازاری کەسانی ناسوپایی مەدە، تەقە لە کەسانی بێچەک مەکە، مناڵ و ژن مەکوژە. 8. دیل مەکوژە، بەڵکو بە زوندێتی بیگێنە لای سەروی خۆت بۆ ئەوەی پاداش وەربگری. 9. هەمیشە ئاگاداری تفەنگەکەت بە، پاچی ڕابگرە، چونکە بە چەکی ڕزی و ژەنگاوی هیچ ناکرێ. 10. بە خۆڕایی فیشەک مەتەقێنە، بۆ تۆ ئەوە نرخێکی زۆری هەیە، لە کات و ڕۆژی ناخۆشدا بەکەڵکت دێ.
11 هەر کەسێ پەیڕەوی ئەمانە نەکا سزا ئەدرێ، قانونی رووسی سەختە. 12 ئەم فەرمانانە بەجێبێنە بۆ ئەوەی لە نیشتیمانی خۆتا سوگ نەبی و گەلەکەشت ڕیسوانەکەی. 13 خۆ لە تاڵان بپارێزە، چونکە تاڵانکەر نەتەنیا لە بەرچاوی تاڵانکراو بەڵکو لە بەرچاوی هەموو خەڵک ڕیسوایە. تاڵانکەران ئەبنە هۆی ڕوخانی هێزی خۆیان و هاوڕێکانیان، سەرکەوتن لە دەزەدەن. 14 لە بیرت نەچێ کاری باش پەسند ئەدرێ، بەڵام کردەوەی خراپی یەک کەس ئەبێتە هۆی بەدناوکردن و پەڵەی شوورەیی ئەبەدی میلەتێ. هەر کەس خۆی پەیڕەوی ئەم ڕێوشوێنانە بکە ئەبێتە خۆشەویستی گەلەکەی. ئەوەی پێچەوانی ئەم فەرمانەش ڕەفتار بکە و هەر خەریکی کاری خراپ بێ ئەبێت چاوەڕوانی سزای توندی قانون بێ. جارێکی تریش ئەی برا خۆشەویستەکانم، من ڕووتان لێ ئەنێم، داواتان لێ ئەەکەم هەمیشە ناوی گەلەکەتان بەرز بکەنەوە و هەرگیز بۆ کەساسی و سەرشۆڕی مەدەن. 15 بمرە، بەڵام هیچ کات خۆت نەدەی بەدەست کورد و تورکەوە، چونکە ئەوانە زمان و لوتی دیلەکان ئەبڕن، چاویان دەرەهێنن، دەست و پیان ئەشکێنن. 16 ئەبێ فەرمانی فەرماندەکان بێت چەند و چوون بەو پەڕی شەرەف و شانازیەوە جێبەجێ بکەن. 17 نابێت فەنجی خۆت بۆ کەس دابنی، مەگەر بۆ ئەفسەرانی ڕووس و کەسانی سەر و خۆت. 18 ئەگەر یەکێ لە ئێوە لە خوێەوە لە ناو 100 کەسە ڕابکە ئەو پەڕی سزا ئەدرێ و لەوانەیە ئیعدام کرێ. 19 بەباشی ڕێنمونی سەربازانی ڕووس بکە و لەسەر دوژمن ئاگاداری پێویستیان بدەرێ. لە وتارەی ئاغا پەترۆس دەرەکەوێ سەرکردایەتی ئاسووریەکان تا چ ئەندازەیەک لە ژوور هەڵسەنگاندنی هێزەکانی خۆیاندا بۆ ئەنجامدانی ئەو ئەرکە گرانی پیان سپێراوە بە هەڵەداچوون، هەروەها لە هەڵسەنگاندنی هەلومەرجی ناوچەیی و جیانی و جۆری ڕێخستنی پەیوەندیان لەگەڵ گەلانی ناوچەکە. مارشیمۆن بە نامەیە کاربەدەستانی ئێرانی لە پێگەێنانی هێزە چەکدارەکەیان ئاگادار کرد. ئێرانەکان نەوەکو دەوڵەت و نەوەکو خەڵک کارێکی وایان پێ قبوڵ نەئەکرا، ئەمە ترسی لە ناو دانیشتوانی موسڵمانی ئازەربایجاندا بە کورد و عەجەمەوە دروست کرد. لای خەڵکی ناوچەکە ئەوانە بە بێگانە پەنادرا و ئەژمێران و ترسی ئەویان هەبوو ناوچەکەیان لێ داگیر بکەن و بیان خەنە ژێر دەستی خۆیانەوە. حکوومەتی ئێرانیش ئەگەرچی دەسەڵاتی نەبوو بەری ئەم کارە بگرێ، بەڵام بە هەڕەشەیەکی ڕاستەقینەیدا ئەنا بۆ خۆی.